ئەو جێگانە گەڵک بافری لێبێت سمۆق جوانترە. بەرەبەیانەوە بە کۆمەڵ بەڕێکەوتون بۆ سەرچیا بەرزەکانی ئاکرێ لەوێ بە هەرەوەزی دەست دەکەم بە لێکردنەوەی سماق و پڕکردنی گونیەکانی دەستیان. کارەکە ماندووبوونی زۆرە، بەڵام چنینەوەی بەرهەموو بە هەرەوەزی کارکردن و دیمەنی سەرچیا و سروشت کەمێک لەو ماندووبوونە دەڕەوێنێتەوە. ئەنەس یەکێکە لەو کەسانەی کە سماق لێ دەکاتەوە و دەڵێت کەمبارانی و گەرمای زۆر وای کردووە ئەمساڵ سماقی ئاکرێ زووتر لە وادەی خۆی پێ بگات. سێ جۆر سماقیان هەیە و باشترینی سپێکەیەتی. خودی هم یه چاره بو چارونی هم انشالله امرو بیامد گشت نو سماقه و ورزه سماق نسبت سماقش افسوله سماق مزی گشته افسوله بچک دنیا گرم بی باران کم بین سماق تقریبا افسوله تقریبا 10 روزا زیتر پر سماق گشته بله اوید مینی که بجن به افسوله بوج و افسوله دوار هبی ما خاطرک دوار یا بری خوره نخوالو خرد ملامی دادن استعملت خوب نخوره دای هندک نفر و دنیا هنده بس سماق بنخوره دیگه اش دو چنین بس افسوله دوارک هبی هم بگو دورت بنخوره. لێکردنەوەی سماق کارێکی ئاسان نییە و گەرمای تاقەت بڕوچێن هێندەی دیکە ماندویان دەکات. دوای پشوێکی کەم و قۆڵی لێ هەڵدەماڵنەوە و دەست دەکەنەوە بە لێکردنەوەی سماق. شوێنەکە چەند بەرز و سەخت و ساردتر بێت واتە بەفری زیاتر لێ ببارێت سماقەکەی دەرەجەیەک دەبێت. ئەمە قسەی یەکێکی دیکەیە لەو کەسانەی کە سماق لێ دەکەنەوە. والله سماق لە چیۆی هەموو جێگایەک دەتوانی بچینی بەس جێگا لەگەل جێگای فەرقە. جێگای هەندی ئەوراز بن بڵند بن ئەو جێگانە ساردن ئەو جێگانە گەڵک بافری لێبێت سماق جوانترە. بەێ ئەو سماقیش نەوعی هەیە سماقی بالیکی هەیە یسوور هەیە سماقی سپی هەیە بەس ئەو سماقە سپیە لە هەموو جێگاکشین نابێت بەس ئەو جێگانە ئەوەی گەڵک بافری لێبێت ئەو جێگای سەخت لەو جێگانە چین دەبێت. ئەو گەرمە کۆریگەری هەیە ئەگەر بە سعاتێک ئەگەر گەرمە نەبیت تقریبا بە سعاتێک فەردێک پڕ دەکەی ئەگەر بیتە گەرمە پلە گەرمە بەرز بنەوە دەتوان ینی بە 2 سعات بە 3 سعات فەردە کرد دەکەی. نزیکەی 5 کاتژمێر بەسەر چنین و لێکردنەوەی سماقدا تێپەڕی هەمووان فەردەکانیان ئامادە کردو و سماقەکانیان دەبەنە ماڵەوە دواتر پاچی دەکەنەوە بۆ بازاڕی کردن. ئەمە قۆناغەکانی لێکردنەوەی سماقە لە چیاسەختەکانی ئاکرێ.